باوک و برای شەهید هیوا قادرن ڕۆژانێک ترسی ئەوەیان هەبوو فرمێسکی چاویان بۆ شەهیدبوونی کوڕەکەیان لە بەرەی جەنگ و ڕوبەڕووبوونەوەی داعش بڕێژن کەچی هێرشی درۆنی بووە هۆی شەهیدبوونی کوڕەکەیان. هیوا قادری تەمەن 31 ساڵ یەکێک بوو لە شەهیدەکانی هێزەکانی دژە تیرۆری هەرێمی کوردستان. دانیشتووی گەڕێکی ئازادی شاری کەرکووک بوو. لە مەراسیمێکی پرشکۆدا تەرمەکەی لە گۆڕستانی شێخ محێدین بە خاک سپێردرا. باوەڕ ناکەم چۆلەکەش لێی تۆڕ بووێ هێ چۆلەکەش لێی تووڕە نەبوو حیاتەکەم نەوەڵا هیوای من ئەزانی چی بوو هیوای من ئەوە نە عاقڵ و سەلار و ڕوو لە دین و دیانەت بوو ڕوو لە چاکە بوو کوڕێ بوو زۆر چیری واللهی شەکر بوو حەیف إنا لله وإنا إليه راجعون هەر ئەوەنە دەسەڵاتێ خوا سەبەبکاری بگری ئینشاءالله. بەرپرسانی باڵای هێزەکانی دژە تیرۆر و بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی مەراسیمی بە خاکسپاردنی شەهید هیوا قادر بوون. هەمووان بە تاسەوەن بۆ شەهیدبوونی پۆلێک کارمەندی هێزەکانی دژە تیرۆر کە ڕۆژانێک خوێنی خۆیان بەخشی بوو بۆ پاراستنی کەرکووک و کوردستان لە مەترسیەکانی داعش. جەخت لەوە دەکەنەوە چیتر ڕێگە بەم کارە تیرۆریستیانە نەدرێت. هێرشکردنە سەر دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان هێرشکردنە سەر کۆمەڵانی خەڵکی کوردستان چکە هێزی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە پێناو پاراستنی کوردستان لە پێناو پاراستنی ناوچە جێناکۆکان ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش هەمیشە شەهیدەکانیان شایەدی ئەوە دەدەن و ئەم کردەوە تیرۆریستی دوێنێ بەڕاستی ناڕەوایە ناحەقە و ئەمە داوا لە سەرۆکایەتی عێراق و هەرێمی کوردستانەکەین چکە ئەم جۆرە هێرشانە بەو شێوە دڕندانە هێرشکردنە تایبەتی هێزێکی وەک دژە تیرۆر هێزێکە کە هەمیشە سەردەم ئەرچی پاراستنی و خاچی کوردستانی هەبووە. هێزەکانی دژە تیرۆر ئەو هێزانن کە پاراستنی عێراق و کوردستانیشیان لە ئەستۆ بۆ چەندین پێشمەرگی قارەمانیان لە بەرەکانی شەڕ لە شەڕی داعشا شەهید بووە لە پاراستنی سەر و ماڵی کوردستان چەندین پێشمەرگی قارەمانیان تووشی حاڵەتی خراپ بووە بۆیە ئەم هێرشا بۆ سەریان هێرشکردنە بۆ ئەوەی ئەم هێزا تووشی مەشاکلی قورس بکەن و ئێمە باوەڕمان بەوەیە کە هێزی دژە تیرۆر هێزی هەموو پێشمەرگەی کوردستانە بۆیە ئەم هێرشیان لەسەرەکەن و ئەمە هێرشێکی ناڕەوە بەتاکید ئێمە ئەمە قبول ناکەین و ئەمە بەکارێکی تیرۆریستی خراپی ئەزانین. لەسەر ڕووداوی هێرشە درۆنیەکەی ئێواری ڕۆژی دووشەمە بۆ سەر فڕۆکەخانەی کشتوکاڵی عەربەت کە بەهۆیەوە 3 کارمەندی هێزەکانی دژە تیرۆر شەهید بوون. یەحیا ڕەسوڵ وتەبێژی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند بۆردومانکردنەکە لە ڕێگەی درۆنێکەوە بووە کە لە سنووری وڵاتی تورکیاوە هاتووەتە نێو ئاسمانی عێراقەوە. وتیشی پەلامارە بەردەوامەکان پێچەوانەی بنەمای دراوسێتی باشی نێوان وڵاتانە. ماوەی چەندین ساڵ هیوا و هاوڕێکانی لە دژە تیرۆری هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەوە و خاک و ئاو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان دەپاراست. بەڵام دوجار بەهۆی بردومانێکەوە بۆ سەر فڕۆکەخانەی کشتوکاڵی عەربەت هیوا و 2 هاوڕێتری لە هێزەکانی دژە تیرۆری کوردستان شەهید بوون و گۆڕستانی شێخ محێدین لە پارێزگای کەرکووک بووە بە دوامەزڵگەی هیوا قادر حەسەن. ئاسۆ ئەحمەد کورسات نیوس کەرکووک.